پرسیارێکم هەیە ئەگەر مامۆسایەک لە پۆلا هەموو شێوازێکی پەروەردەیی بەکاربێنێ و بەڵام قوتابێکی تایە کێشەی بۆ دروستەکات لەم کاتە ئەو مامۆسا پێویستە چی بکات؟ سوپاس دەکەم. دەست خۆش مامۆستا ئارەمەڵا پرسیارێکی بەجێیە. یعنی جەنابە دەڵێ من هەموو شێوازەکانم بەکارهێنا. تەمەن شێوازەکان چییە بۆ جەنابە دەیزانی بەس بۆی بینەران و ئەو مامۆستا بەڕێزانی کە معلوماتیانێ. مامۆستا کە تەلەبێ لە ناو پۆلا کێشە دروستەکە یەکەم هەنگاو مامۆستا بە چاو سەیرێکا و تەرکیزەکاتە سەر. ئەکید ئەڵێ مامۆستا بۆ سەیری منەکە دیارە ڕەفتارێکی نابەجێ کرۆشی کردووە. هەندێک لە تەلەبەکان بەوە کێشەکەی حەلەبێ تا ینی مامۆستا ئاگادارە مامۆستا ئەزانێت چییە. هەندێکێ نەوەڵا هەر بەردەوامێ بە مامۆستا کەواتە پەنا بۆ شێوازێکی ترە بم. من مەلامحی دەم و چاوم گرش کرد و نەبرەی سەوتم نەوعێکم کرد و هەر بێدەنگ نەبوو. ئەم کاتە لێی نزیکەمەوە دەرە شەرحەکەم لێی نزیکەمەوە ئەگەر کوڕە مامۆسای کوڕ و ئافرەتیشە مامۆسای ئافرەت دەست لەسەر شانی داڵی. ئەڵێ کوڕم یا کچم ئاگال لە خۆ بێ بۆ ئەوەی بتوانین دەرسەکە بڵێنەوە ئەگەر کێشەیەکیش هەیە دوایی وەرە لام نازانم چی ئەگەر بێتاقەتی بڕۆ ئایم خۆرەوە یا شتێکە هەیە بەسەر چاپ. هەندێکی تر بەمە بێدەنگە بێ لەم هەنگاوەیە و مشکلەکەم حەلەبێ و دەرسی خۆ مەڵێمەوە. هەندێکی تر هەیە نا بەمەشەر بێدەنگ نابێ. هەنگاوی سێمەنێم ئەویژەوەیە بەغێر مباشر بەبێەوەی سەیریکەم ئەڵێم باوکە گیان ئاگاتان لێبێ ئێمە ناوپۆل هاتوین فێر ببین لەوانەیە لە چاخانەی بێ قاز لەسەر قاچدانەی تەزبیحەکە والیەکەی بنێشتە جووی نازان مۆبایلەکە و یاری پێەکەی بەڵام لە ناو پۆلا نابێ سەیری ناکەم تەلەبێ ئەوە ئەکات. چ ڕاستەخۆ پێی بڵم لەوانەیە و تەلەبەکان سەیریەکەن و کێشە دروست بێت تەریق بێتەوە یا تەلەبەکانی تر گاڵتەی پێ بکەن و چنە دەرەوەهان لە چاخانە دانیشتووە نه. ئەو کاتان کودای خۆمان لە بوویشە لەگەڵ تۆمە خەسووت تێ بکە قاچی چاک کات و بنێشتەکەش لاوات و مۆبایلەکەش چاک تەزبیحەکە سەیریشی ناکەم مشکلەکە حەل بوو. من هەدەفەکەم ئەوەیە دانیشێت و جۆم لێ بگرێت. هەندێک کێ بەوەش بێدەنگ نابێ اینجا ڕاستەوخۆ ناچارم ئەڵێم ئازاد مۆبایلەکە و لابە کوڕی من سەیری دەرەوە مەکە یاواز لە هاوڕێکەوە بێنە یا ئەمە چییە نوکتە و قسەنە یعنی ئەوەی کە هیچ کێشەکە تکال لێکەکەم باوکە گیان بۆ ئەوە ئەگە شتێکی پرسیارێکی بەسەر چاو پێکەنی ئەگە شتێکی بە هەمومان پێ بکەنیگە قسەیەکی خۆشە نوکتەیەەکە قەی چێکە خۆ پێکەنی قسەی خۆش زەڕوورە خۆ تۆش بێزار بوویت و ناڕەحەت بووی ئەی کەمە جەوێکی پەروەردەیەوە بەوەش چارەسەر نەکرا. دوایی ڕێکاری ترم هەیە مامۆستاجان نایکەمە دەرەوەکو مامۆستا گۆناوتی دوای محاضەرەکە بانگ یەکەمە ژوورەکەی خۆم ئامۆژگاریەکەم نەسیحەت یەکەم زۆر شتێ توندیەکەم لەگەڵیا لە ناو پۆلا نەمکرد لەبەر خاتی تەلەبەکانی بەس لەویا توندیکەم لەگەڵ یا بەنەوعێکە بەوەش چارەسەر نەبوو ئەڵم تەواو من لەگە باوکو دایکتا قساکەم لوژنەی تحقیقمان هەیە ئەمە ئینزبات و با بڵێن یاسا و ڕێسا هەیە لە مەکتەب باوکە گیان لوژنەیەکی لەسەرەکەم بەس زۆربەی ناگاتە ئەوە مامۆستا. ئەگەر بەو شێوە تۆ لە ناو پۆلاوە هاتە دەرەوەی پۆل لە دەرەوەی پۆل باین کە لە ژوورەکەی خۆت و نەسیحەتێک و ئامۆژگاری کە بڵێ کوڕی من باوکی من مامی تۆم باوکی تۆم تۆ ڕێزی دایک و باوک واگری لە ناو پۆلا شتێکی چیە ئەکید کێشەی شتێکی بۆ باسەکە هۆکاری هیچ شتێکی هۆکار نابێت. ئەوەش نەبوو هەنگاوی تر لەوانی کێشەکە بە خێزانی بە پەیوەندی بە خێزانەکانەوە کەم توێژەری کۆمەڵاتی دەرونیمان هەیە بەوەش نەبوو خۆقابی لەبوو بە خولە پیزە لەگەڵ ڕێزما بۆ خولە پیزە وەکو زۆر جار ئەیڵێن ئەجی ناو پیاوێکی گەورە بووە بەڵام بوو بە مافیا لێم چیە وەڵا قانون هەیە و یاسا هەیە جا هەتا مەقاسی شەبێ دەستی خۆم ناسووتێنە مامۆستا بۆچی دەنگە دەنگوش بۆ کزی پیاوم بیکەمە دەرەوە مزەکەرەیەکی لەسەر بۆ مدیرە لەسەر نووسم یا بۆ مدیرەکە مەڵم کاکەمە واکە و لوژنەی بەوە چارەسەرەکرێت فەسڵەکرێ دەرەکرێ ئیجراعاتەکرێ بەسەر یا بانگەکرێ تعهودەکرێ ئەی شتی تر هۆکارەکە بەم شێوە چارەسەر یەکەم.